زەنگی نوێی ساڵی خوێندنە لە ناحیەی سیروانی پارێزگای هەڵەبجە مامۆستایان و قوتابیان پێشوازیان لە ساڵی نوێی خوێندن کرد. بەڕێوەبەری پەروەردەی هەڵەبجە دەڵێت پێویستە حکوومەت ڕەچاوی گوزەرانی مامۆستایان و فەرمانبەران بکات و زامنی موچەکانیان بکات تاکو بتوانن بەباشی ئەرکی سەرشانی خۆیان بەجێبهێنن. لە سنووری پارێزگای هەڵەبجە 146 قوتابخانە و خوێندنگا بەڕووی مناڵانی ئەم پارێزگایە ئاکرێتەوە 27268 خوێندکار ڕوو لەم ناوەندی خوێندنانە ئەکەن و 4408 مامۆسای بەڕێزیش بەشدارن لە پرۆسەکەەوە پرۆسەکە بەڕێیەکەن. ئومێدەکەم حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی فدراڵیش بتوانێت بەباشی و بە کاتی خۆی و لە کات و ساتی خۆیان شایستە داراییەکانی مامۆسایان دەستەبەر بکە و دابین بکە بۆ ئەوەی مامۆسایانمان ئارامتر و بە شێوەیەکی باشتر و جوانتر پەیامە پەروەردەیەکانیان بگەێنن و خوێندکارانمان هەم پەروەردە بکەن و هەم فێر بکەن. مامۆستایان دەڵێن مافمان بەرامبەر ئەرک دەوێت، دەژڵێن بەگیرفانی بەتاڵ و بیرکردنەوە لە موچە و قەیرانی درێژخایانی موچە خوێندن ناکرێت. مامۆسایان لە خەمی پەروەردە بن، بەڵام پێویستە دەوڵەتیش خەمێکی مامۆسایان و فەرمانبەران و چینی توێژەکانی کۆمەلگا بخوا بەڕاستی، چونکە ژیان بەم شێوەیە ناڕوە. ئەوە ئەمڕۆژ قوتابخانە کرایە، بەڵام دڵنیا بن بەیانی دووبیانی بایکۆت دەست پێ کات و بایکۆت دەکرێتەوە سەر لە نوێ، چونکە ژیان بەم شێوەیە ناڕوە ئەوان دەستیان داوەت هەیە. باشە هەموو کۆمەلگا بڕۆ بازار ژیان هەمووی وەساوە، هەن تۆ چی لەگەڵاکەی؟ مامۆساژ وەکو ئەندامێکی ئەم کۆمەلگایە ئەوش گیرفانی خەڵی و ناتوانێت دەوام بکە، ماڵ و مناڵی هەیە، پێویستی بە ژیان هەیە. بەڕاستی ئێمە وەکو مامۆسا هەر لە چینەکانی پێشووترەوە لە پیاوچاکان و حوجرەکان و زانایان و پیاوانی ئاینی ومان ماوەتەوە کە هەمیشە ئێمە پەروەردەکارین، خزمەتکاری نەوە و خزمەتکاری ڕۆڵەکانی خۆمان و خزمەتکاری نیشتیمانەکەی خۆمان بین، چونکە بەڕاستی بۆ دوجاریش ئەرکی سەرشانی حکوومەتی هەرێمی کوردستانە کە ئاگای لە ئەرک و ماف و بەها ئەخلاقیەکانی مامۆسایان بێ. ئەمڕۆ شیعاری ئێمە تەنها ئەوەیە ئێمە ئامادەین بۆ پەروەردەکردنی ڕۆڵەکانی خۆمان، بەڵام بۆ دوجاریش ئەرک و ماف و مەسەلەی بوجە و موجە ئەکەوێتە سەرشانی حکوومەتی هەرێمی کوردستان، وەکو حکوومەت هەرێم ئەرکێکی قورس و گرانی لە سەرشانە ئەبێ بەڕاستی بەدەم کێشە و گرفتی مامۆسایان و موچەخۆرانی هەرێمی کوردستانەوە بێ. کردنەوەی دەرگای قوتابخانەکان لە کاتێکدایە مامۆستایان و فەرمانبەران موچەی مانگەکانی حەوت و هەشتیان وەرنەگرتووە. ئەنجومەنی مامۆستایانی ناڕازیش ڕائەنگەیاندووە دەرگای قوتابخانە ناکەنەوە و وانە بە خۆڕایی ناڵێنەوە. دیار نییە لە ڕۆژانی ئایندا پرۆسەی خوێندن بەجددی دەست پێ دەکات یان بەشێکی مامۆستایان و قوتابخانەکان بۆ موچە و مافی خۆیان بایکۆت دەکەن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی سیروان.